ئێمە ئەمڕۆ بەڕاستی خاڵی پێڕێیمان هەبوو لەسەر بەرنامەی کاری کۆبوونەوەی پەرلەمان بە تایبەت کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەم هەموو قەیراندا تێدەپەڕن، قەیرانی بنزین، قەیرانی ئاو کەم پێم وایە لە قۆناغەکانی ئایندەدا تووشی قەیرانی زۆر گەورە دەبین لە ڕووی ئاوەوە. عێراق بەگشتیوە هەرێمی کوردستانش بە تایبەتی، بەڵام حکومەت هیچ پلانێکی نییە بۆ ئەم بابەتەوە، یاداش پێشکەش کراوە نەخراوەتە بەرنامەی کار و لایەنی پەیوەندیدار بێ لێرە پەرلەمان قسەی خۆی لەگەڵ بکە، ئەویش وەڵامی خۆی بداتەوە. سەرباری ئەوانە بەڕاستی ئەم هەموو قەیران و هەموو کێشانە هەیە لە هەرێمی کوردستان. حکومەت خەمی ئەوەیەتی کە چۆن جێگەی یا لایەنێکی سیاسی کە لە حکومەت بەشدارە چۆن کادیرێکی دیکەی لە بەهۆی هەموارکردنی یاسای نەوت و گازەوە لە ئەو لیژنەیە جێ بکاتەوە کە سەرپەرشتی یاسای نەوت و گاز دەکەوە جێبەجێکردنەکەی لە ئەستۆدایە، کە بەڕاستی ئێمە پێمان سەیرانی لە کاتێکدا کە لە 15/2/2022 دادگای فیدرالی ئەم یاسای بە بڕیاری ژمارە 59 هەڵوەشاندوێتەوە، کە ئێمە پێمان وایە ئەوە لە پێناو ئەوە چەند ساڵە بەڕاستی ئەو 8 مادەی بە تایبەتی هیچی جێبەجێ نەکراوە، تەنها هاتون بۆ ئەوە کە جێ یەک کادیر بکەنەوە بۆ مەسلحەت و بەرژەوەندی یەک کەس، بۆی کە ینی پاسەنجەکە بەلای کەسێکی دابێت لە کاتی دەنگدان و گفتوگۆکاندا پرۆژە یاسانی هێناوە بە خێرای لێرە هەموار بکری پەرلەمان دەنجی پێ بدا، کە ئێمە دەنجی پێ نادەین. دووەم سەبارەت بە یاسای دەستەی متمانەبەخشین بە دامەزراوەکان پرۆگرامەکانی پەروەردە و خوێندنی باڵا، کە بەڕاستی ئێمە دەنگمان پێ نەداوە لەبەرەوەی بارگارانیش دارایی زۆر دروست دەکا و هیچ پێویستمان پێی نەبووە. لە هەمان کاتدا زۆر ناڕوونە کە ئەم دەستەیە کە ئەنجومەنێکی بۆ دروست دەکرێت سەر بە چێیە، ئەم ئەنجومەنە لە چێ پێک دێ، هیچی دیار نیە بەڕاستی، کەس نازانێت. لە هەمان کاتدا کۆمەڵێک ئامانجی بۆ دیاری کراوە کە یەکێک لەو ئامانجانە بریتێ لە پاراستنی کوالەتی پەروەردەی و خوێندنی باڵا. باشە ئەمەیان یەک، دوو بەرزکردنەوەی ئاسی پەروەردەیی و زانستی، سێ بەدیهێنانی ئامانجە گشتەکانی دامەزراوەکانی پەروەردە و خوێندنی باڵا. باش ئەمانە ئامانجن لەم یاسایەدا. ئەی باش ئەگەر ئەمانە ببن بە ئەرک و ئامانجی ئەم دەستەیە، ئەمە دەپرسم چی دەمێنێتەوە بۆ وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا؟ حەز دەکەم بزانم چی دەمێنێتەوە. پاراستنی کوالیتی پەروەردە و خوێندنی باڵا، ئەوە عایدی ئەم دەستەیە دەبێت. بەرزکردنەوەی ئاسی پەروەردەیی و زانستی دامەزراوەکانی پەروەردە و خوێندنی باڵا، عایدی ئەم دەستەیە دەبێت. بەدیهێنانی ئامانجە گشتەکانی دامەزراوەکانی پەروەردە و خوێندنی باڵا بەمەبەست پێگەاندنەوەیەکی بەرپرسیار و وشار، عایدی ئەم دەستەیە دەبێت. ئەم دەڵم ئەم دوو وەزارەتە چی دەکەن؟ بەڕاستی ئێمە دەنگمان پێ نەداوە، بە زیادی دەزانین ئەوەش بەڕای ئێمە بۆ جێکردنەوەی هێندێک کادیر و ئەندامی ئەو دوو حزبی دەسەڵاتدارە بەڕاستی و چاش ئاگاداری بابەتەکانیانین. بەداخەوە یاسا لە بەرژەوەندی خەڵک نییە، لە بەرژەوەندی حزب و چەند کەسێکە. وەزیری پەروەردە دەڵێ لێرە لە هۆڵی پەرلەمان جوابیشی دراوە لێرانە، دەڵێ ئێمە ئەوە خزمەتە بە 1,700,000 منداڵی فەقیر. یەکاکە وتمە بزانین داخۆ چۆن یانی این چۆن خزمەتە بە 1,700,000؟ یعنی تا ئێستا کەواتە ئەم دەسەڵاتە هیچ خزمەتی بەو 1,700,000 کەسێ نەکردو لەبەرەوەی کە ئەم یاسایی نەبووە، ئەم دەستەی دروست نەکردووە. ئێمە دەنگمان بەم یاسایش نەداوە. تەبان ئێمە پرۆژە یاسایەکمان پێشکەش کرد سەبارەت بە هەمواری پیادەکردنی یاسای نێوجەوانان کە ئەمڕۆ دەنجی پێدرا. ئامانج لەم یاسایەش ئەگە بە کورتی بێڵێن بەڕاستی ئێمە نێوجەوانان ئەو منداڵانن کە پێ نەگەیشتن، واتە بلوغیان نەبوو لە ڕووی قانونی و شەرعیەوە، چۆن مامەلان لەگەڵ دەکرێت تا ئێستا بەند دەکرێن لە بەندیخانەکان و لەگەڵ گەورەکان بەند دەکرێن لە هێندێک شوێن، لەگەڵ خەڵکێک کە تریاک فرۆشە و حەشیش خۆرە و قاتیلە، خەڵکەشی بەڕاستی کە تاوانی گەورەی ئەنجام داوە. بۆیە زۆر جار ئەوانەی کە لەم بەندیخانە بەند کراون، ئەو منداڵانە دوایە کە ئازاد کراون، ئەو تاوانیان بە زیاد و ئەنجام داوەتەوە. ئێمە ئەم
پرۆژە یاسامە بەڕاستی پێشکەش کرد وە سپاس بۆ خۆ ئەمڕۆ دەنجی پێدرا دەنجی هێنا ئامانج لە پرۆژە یاساکە بریتێ لە ئەوەی کە ئەم منداڵانە لە زیاتی ئەو ببرێنە شوێنێک هەسوکەوتیان زیاتر بەباری خراپەدا بگۆڕێ بەڵکو قوتابخانەی شیاندینیان بۆ بکرێتەوە حکوومەت قوتابخانیان بۆ بکاتەوە پەروەردە بکرێن و پێ بگەێنرێن و پاک بکرێنەوە و وایان لێ بکرێت بەڕاستی بە کەڵکی نێو کۆمەلگە و خەڵک بێنەوە ئەو ئامانجەکە ئێمە ئەمە سوپاس بۆ خەکە دەنجی پێدرا وردەکاری خۆشی هەیە و من پێشم وایە ئەوە کار ئاسانێکی باش بۆ دادوەرەکان و بۆ دادگاکان دەکاو و دەتوانم بڵێم ئەگەر حکومەت بە باشی ئەمە جێبەجێ بکە بە تایبەتی کردنەوەی قوتابخانەکانی شیاندن و خەڵکی باش دامنێت بۆ پەروەردەکردنیان پێگەیاندنیان ئەم پێم وایە ڕۆڵەکانی ئەم وڵاتە ئەگەر کەسێکیان بەهۆی ئەوە کە نازانێ تاوانێکی ئەنجام داوە پەروەردە دەکرێت و وای لێ دێکە پەشیمان بێتەوە و لە کۆمەلگادا بە شێوەیەکی کە و بە شێوەیەکی ئیجابی مامەڵە بکە و هەستکۆت بکە ئێمە هەر لە سەرەتاوە قسەشمان کردو لێرە لە هۆڵی پەرلەمان کە داوایشی زۆری پەرلەمانتارەکان هەیە لەسەر ئەو یادداشتانەیە کە پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کراوە و ناخێتە بەرنامەی کارەوە بەڵکو ئەو پرۆژە یاسانەیە کە دوێنێ حکومەت لێرانە بەسن دوێنێ قسەی لەسەر کردو ئەمڕۆ هێنراوە دەبێت قسەی لەسەر بکرێ و خوێندنەوەی یەکەم و دوای خوێندنەوەی دومی بۆ بکرێ زوو دەنگدانی بۆ بکرێ بەداخۆ من نازانێنی ئەم دامەزراوەیە بە حساب دامەزراوەکە پەیوەندی بە خەڵکەوە هەیە پەیوەندی بە داواکاری شێشەکانی خەڵکەوە هەیە بەڵام بەڕاستی ئەوەی کە دەتوانم بڵێم ینی گوێی لێ ناگیرێ و لەم مینبەرە قسەی ناخوا داواکاری شێشەکانی خەڵکە بڕوا بکەن ینی فەرمووی ئێستا چەند ئەمڕۆ کە تەماشای بەرنامەی کارکەن چەند پەیوەندی بە خەڵکەوە هەیە وە چەندەش حکومەت ناردوێتی ینی بەپەلە ئێستاوە بەپەلە خوێندنەوەی بۆ دەکرێت بەپەلە دەنگدانی بۆ دەکرێت سیفەتی بەپەلەی پێدەدرێت داوا دەکەن ئەی باشە ینی حەقوانیە سیفەتی بەپەلەی بە ژیانی خەڵک بدرێت حەقوانیە سیفەتی بەپەلەی بۆ بدرێت کە کاکە بنزین جان داخوا بە حساب چارەسەر کرا بەڵام هەر چارەسەر نەکراوە حەقوانیە سیفەتی بەپەلە بەوە بدرێت کە ئاو ئەوکو باسم کرد بەڕاستی من دیراسی قوڵم لەسەری هەیە هەر لەو کاتی لە وەزارەتیش بمە تەبەن کە لێرە لەم شارە تەبەن ئەو کاتی ئێمە تەبەن 138 بیت وشکی کردووە ئەو کات نزیکەی بە 300 مەتری دەگەیشتە ئاو ئێستا بە 700 مەتر دەگاتە ئاو لە خواروی عێراقیش و لێرانەش تەمەن دەستبینیەوە تەمەن بەس عێراق بە پەلەتر یانی تووشی قەیرانی ئاو دەبێت کە ئێمە دیراسەمان کرد ئەو کاتەی نزیکەی 10 بۆ 12 ملیۆن لە ناوەڕاست و خواری عێراق خەڵک ناسا دەوێت کە وڵاتی خۆی بەجێ بێڵێ ئاو نامێنێ ئایا ئەمە نابێت سیفەتی بەپەلەی پێ بدرێت بزانین داخۆ ئەم دەسەڵاتەم حکومەتە چی هەیە بەرنامەی بۆم خەزیە ئەم هەموو کێشەی کە خەڵک تێیدا هەیە ئەم کێشەی خۆڕەکاری کێشەی گەندەڵی کێشەی سنوورەکان کێشەی داهاتی ناخود کێشەی باز و ڕسومات ئایا ئەوانە حەقوانی سیفەتی بەپەلەی پێ بدرێ هەر ئەوە نا من لەگەڵ ئەوەش تەنها لێرە باز بکرێ لێرە باز بکرێ و بەڕاستی ئەم پەرلەمانە بتوانێت بڕیار بدا بڕیار خۆ مەرزی هەموو یاسا دەرکا پەرلەمان یەکێک لە دەسەڵاتەکانی ئەوەیە کە دەتوانێت بڕیار بدا با چوار بڕیار بدا چوار زار حکومەت محاسبە بکرێ کاکە بۆ وایە لەکاتە حکومەت مبرری دێنەوە بۆ شتەکانی ینی دەڵێ مەسەڵەن ئەوە هەر ئەوەندە لە توانای حکومەتدا هەیە ئەگەر لە ڕووی ئیمکانێت تەماشاکە زۆر توانایەکەی هەیە یعنی باسی خزمەتگوزاری دەکرێت دەڵێ کاکە ئەمە ئەوەندە هەزار خزمەتگوزاریمان پێشکەش کردووە یعنی ئەگەر فەرمانبەرێک بچێتە دایرەیەکی یەک واژووی بۆ بکەن بە خزمەتگوزاری حساب دەکەن کاکە خزمەتگوزاری نیە و ئەرچی حکومەت و دامەزراوەکانی حکومەتە خۆمەش لە حکومەت بین دەزانین چۆنە قەزەکە خزمەتگوزاری وەرە تەماشای خزمەتگوزاری ئاسایی و یاسایەکانی خەڵک بکەن لە دنیا و لێرەش ئایا چەند ئەو خزمەتگوزاری یاسایی و ئاسایانە جێبەجێ کراوە ئاوە کارەبایە جادەیە کاکە کورە موسەکەیەتی خانەنشینیەکەیەتی باز و خەرازە ئەو پارێک لە لای حکومەتە ینی لێرە لە هۆڵی پەرلەمانش باسکە بەڕاستی ئەمڕۆ ینی وتەبێژی حکومەت دەڵێ ئەو پاشەکەوتی موسە لە ئەسوو حکومەتی عێراق بۆ لە ئەسوو حکومەتی عێراق ینی حکومەتی عێراق موسەی دەدا بڕیوەتی ئەو کاتێک کەمی کردویان یان ئێرە حکومەتی هەرێم پاشەکەوتی موسەی کرد بە پێی یاساش و بە بڕیاری حکومەتیش ینی نازم ینی کاتێک کە کێشەی بۆ دەیخێ ملی خەڵکیکە ینی لە زیاتی ئێستا ئەو هەماری یاسای نەوت و گاز لە زیاتی وێ کە حکومەت بێ بزانین داخۆ چۆن کێشەیەکی گەورە لەگەڵ عێراق وردە هەوڵدا بە شێوەیەکی دیپلۆماسی و سیاسەن چارەسەریکە دێ بڕواک ئەمە کێشەی لێ پێدا دەبێت دێ کێشەیەش کرد بۆ خۆ دروستەکانی یاسایەکی هەمار دەکەێت کە عێراقەتی کردوێتەوە زارێت کێشە لەگەڵ قەزەی هەیە بەرحاڵ مە پێمان وایە بەڕاستی ئەم دەسەڵات و حکومڕانیە شکستی هێناوە و بە حەقیقەتەن پێم وایە بۆ پەرلەمانە لە مێژ بەیانی بەڕاستی نەکە پرساندنی بۆ بکە
بخوا دەبوو ینی ناچاری ناچار بە دەست لە کاکێشانەوەی بکە و بە هەڵبژاردنێکی پێش وەختە کرا بە بزانین داخۆ خەڵک هەر ڕای وایە ئەم وەزعە بێ بەڵام هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و دوور لە ساختەکاریەکانی ڕابردوو